جەلیل زەنگەنە پیاوی سیاسەت و هونەر لێرە شیعرێکی هێمنی موکریانی هەیە وەک یەکەم نمونەی ئەدەبی لە قەڵەم دەدرێت کە سیاسەت و دڵداری تێدا تێکەڵ بوو بێ. هێمن دەڵێ بەژنەکەت سێدارەیە کەزیەکەت تەنافە زوو بەدەی بیخەستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنە. بە هەمان شێوەی ئەم دێڕە کەسایەتیەکی کورد بووەتە نمونەیەکی دیاری ناو هەردوو کایەی خەباتی سیاسی و خەباتی هونەری. ئەو کەسایەتیەش جەلیل زەنگەنەیە. جەلیل سەعید حەمید ناوێکی عەرەبی بەڵام دڵ و بیرێکی کوردانە. ساڵی 1947 لە گەڕەکی شاترلووی شاری کەرکووک لەدایک بووە. ژینگە جیاوازەکەی شاری کەرکووک لە ڕووی سیاسی و کلتوریەوە وا دەکات زووتر چاوی بەڕووی هونەر و سیاسەتدا بکرێتەوە. کاتێک تەمەنی 8 ساڵان دەبێت مامێکی بەناوی محیەدین زەنگەنە دەستگیر دەکرێت. کاتێک پرسیار لە هۆکاری دەستگیرکردنەکەی دەکات پێی دەڵێن مامت لەسەر خوێندنەوەی ڕۆمانی دایکی مەکسیم گۆرگی گیراوە. ئەم ڕووداوە دەبێتە گرەیەک بۆی بەخۆی دەڵێت چۆن مرۆڤ لەسەر کتێب دەگیرێت. پاش ماوەیەکی کەم لەو ڕووداوە خاڵێکیشی دەستگیر دەکرێت بە تاوانی ئەوەی لە وەڵامی پرسیاری مامۆستای قوتابخانەدا کە پرسیویەتی دەتەوێت لە داهاتوودا ببیت بەچی، خاڵی جەلیل زەنگەنە ژووتوویەتی دەمەوێت ببم بە کرێکار. هەردوو تاوانەکە زۆر سیر دەبن بۆ جەلیلی تەمەن 8 ساڵان، بەڵام دواتر بۆی ڕوون دەکەنەوە کە هەم ڕۆمانی دایک هەموو شەی کرێکار دوو دروشمی زەقی شوێعیەتن و لە بنەڕەتدا ئەوان لەسەر شوێعی بوون گیراون. ئەم دوو ڕووداوە لە ڕووی سیاسیەوە بە ئاستێک کاریگەری دەبن بۆ جەلیل زەنگەنە لە ساڵی 1964دا پەیوەندی بە حیزبی شیوعیەوە دەکات و دەبێتە ئەندامی حیزبەکە و دەست بە خەباتی سیاسی دەکات دژی چەوساندنەوەی چینی هەژار. لە ڕووی هونەریشەوە چەند خاڵێک بیری زەنگەنەیان وروژاند و بۆ داهێنان و نووسین ئاڕاستەیان کرد. یەکێک لەوانە پیاوێکی کەرکووکی بووە بە ناوی سەعەدرێش کە بەهۆی گەشتکردنیەوە بۆ ئێران زۆربەی داستان و چیرۆکەکانی ئەو کاتەی لەبەر بووە، وەک لاس و غەزاڵ، سیامەند و خەجێ، ئەمیر ئەرسەلان، یوسف و زوڵەیخا. هەفتانە یەک شەو هاتووەتە ماڵی جەلیل زەنگەنە و چیرۆکی بۆ خێزانەکە گێڕاوەتەوە. زەنگەنە زۆر سەرسامی چیرۆکەکان دەبێت، هەروەها سەرسامی ئەو تەکنیکە دەبێت کە سەعەدرێش لە هەستیارترین شوێنی چیرۆکەکەدا کۆتایی پێهێناوە تاکو بۆ شەوێکی تر بە تامەزرۆییەوە میوانداری لێ بکرێت. خاڵێکی تری کاریگەر کە خۆی باسی دەکات هەر لە تەمەنی 10 ساڵیدا لەگەڵ خێزانەکەیدا گەشتێک بۆ شاری سلێمانی دەکات. لەوێ بینەری شانۆیەک دەبێت کە تەها خەلیل ڕۆڵی تێدا گێڕاوە. بەم شانۆیە زۆر سەرسام دەبێت. کاتێک دەچنەوە بۆ کەرکووک لە بەردەم خێزانەکەیدا وەک تەها خەلیل خۆی دەگەڕێت و دیمەنەکانی شانۆکە دووبارە دەکاتەوە. ئەندامانی خێزانەکەی بەو نمایشەی زۆر پێدەکەن و هانی دەدەن کە ببێتە شانۆکار. هەموو ئەم دۆخانە وا لە زەنگەنە دەکەن بەو تەمەنەکەمەوە دەست بداتە نووسین و بیر لە بەرهەم بکاتەوە. چەند جارێک نووسینەکانی بۆ ڕادیۆی تاران دەنێرێت. نووسینەکانی بە دەنگە تایبەتەکەی شکرڵای بابان دەخوێندرێنەوە و لە کۆتاییشدا بێژەرەکە ناوی جەلیل زەنگەنە دەهێنێت. کەرکووکیەکان لەبارەی ئەم ناوەوە لی دەپرسن کە بۆچی ناوی باوکی و باپیری لێ کردوێتەوە و زەنگەنەی لکاندووە بە ناوەکەیەوە. ئەویش لە وەڵامدا دەڵێت ناوەکەم هەمووی عەرەبیە، خەڵک بەو جۆرە نازانن من کوردم، بەڵام لە عێراق و ئێران خەڵک دەزانن زەنگەنە ناوی هۆزێکی کوردیە. جەلیل زەنگەنە یەکەم بەرهەمی خۆی وەک دەرهێنەر بە ناوی مەرەزە لە ساڵی 1973دا بەرهەم دەهێنێت. مەرەزەوا دەکات ناوبانگی جەلیل زەنگەنە بە کوردستاندا بڵاو ببێتەوە. لە ساڵانی دواتریشدا گەلێک بەرهەمی یەک لە دوای یەکی پێشکەشی بینەری کوردی کردووە. لەوانە ژاڵە، خولەپیزە، مامەڕیشە، گەردەلول لە دیارترینەکانیانن. ساڵانی هەفتە تا ڕووخانی ڕژێمی سەدام جەلیل زەنگەنە بۆی کارە هونەری و چالاکیە سیاسیەکانیەوە چەندین نەهامەتی بەسەر هاتووە. هەڕەشە و هەڵهاتن لە کەرکووک و خۆشاردنەوە لە جەباری و چەندین نەهامەتی تر ئەو قوربانیانە بوون کە لە پێنەوە هونەرەکەیدا داوێتی. بەرهەمەکانی جەلیل زەنگەنە هەمویان کوردانن و باز لە دۆخی کوردان و هەژاری دەکەن. لە پاڵەوەدا پاراستنی کەلتوری کوردی لە کارەکانیدا هێڵی سەرەکی بووە. لە پاش ڕووخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003دا زەنگەنە یەکەم کەس بوو
کە کاری بۆ گێڕانەوە و هەڵدانەوەی لاپەڕە ڕەشەکانی مێژووی ئێمە کرد لە سایی ئەو ڕژێمەدا. ئەم هەوڵەشی لە ڕەژنووسێکدا لە ساڵی 2004 بەردەبەردەم زۆر لایەن و کەس، بەڵام کەس ئامادە نەبوو ببێتە سپۆنسەری ئەو کارە. ئەو کارەش درامای گەردەلول بوو کە دواتر باوڵەکانی خۆی توانی بەشی یەکەمی لە هەمان ساڵدا پەخش بکات. ببەخشە کوێری؟ وتە چی؟ ئەڵێم کوێری؟ چیڵە؟ ئای بەوەنە و شاڵە چیتە؟ نە کووردە تۆ بێدەنگ بە. دیارە تۆم جۆرە کەسانە ناناستی کە چۆن بە درۆ بەرتەکەون دوایش ئەڵێن ئەو خاتون داوای لێبورد نەکەین ئێ ناوت چییە؟ عیب ناکەن؟ تۆ زانیڵی چی؟ یەک تۆ زەحترامی خۆ بگرە. زۆر چاکەزانم مەڵێم چی کە کوێر نەبووی تا من تەبینی. زەنگەنە لەبارەی ئەو درامایەوە شتێک ئاشکرا دەکا و دەڵێ ژیانی خۆم تێکەڵی زۆربەی دراماکانم بووە، بە تایبەتی گەردەلول کە چیرۆکی من و هەموو کوردێکە. لەناو گەردەلولیشدا کارەکتەری باران کە شوان عەتوو فڕۆڵەکەی دەگێڕێت چیرۆکی خۆم و خێزانەکەمە و لەو دۆخەدا ژیاوین. جەلیل زەنگەنە بەم درامایە ئەم درامای کوردی بردە قۆناغێکی نوێ و ئەم مێژووی کوردی لە سایی بەعزدا دووبارە تۆمار کردەوە تا ڕۆڵەکانی نیشتیمان ئاگاداری بن، چونکە ئەم هەمیشە دەڵێت گەر تۆ مێژووی خۆت نەناسی ناتوانی ئەنگەو بۆ داهاتوو بنیت و ئاسۆ تاریک دەبێ. من کوڕی ئەم میلەتەم کێ لەگەڵ میلەتەکەمدا پاکە، من لەگەڵ ئەوم کێ دژی میلەتەکەمە، من دژی ئەوم. لە پاش 50 ساڵ لە خزمەتی هونەری زەنگەنە کێشەی سپۆنسەری و پاڵپشتی هەیە. ڕەخنەی تند و نیگەرانی گەورەی لە دەسەڵات و بەڕێوەبەرەکانی پەیوەست بە هونەرەوە هەیە. تووڕێیەکەی بە ئاستێکە دەڵێت ئێستا وەزارەتی ڕۆشنبیری ئەرکەکەی لە خزمەتی هونەری کوردیەوە گۆڕاوە بۆ ڕووخاندنی هونەری کوردی. دەربارەی پشگیریکردنی بەرهەمە کوردیەکان لەلایەن کەسانی بەرپرسەوە جەلیل زەنگەنە دەڵێت ئەوان پشگیری کەسێک دەکەن کە مەدەحیان بکە. منیش هەمیشە مەدحەکانم بۆ خەڵک بووە نەک بۆ ئەوان، هەر بۆیە خەڵک خۆشیان دەوێم و ئەوان وانین لەگەڵم. ئێستا ئەم دەرهێنەرە پڕبەرهەمە لە دوای تۆمارکردنی سێبەشی گەردەلول، دوو بەشی نوێی درامای گەردەلول و دوو درامای سربەخۆی تری بەناوەکانی ساتێک بۆ خۆشەویستی و کێسا لە شێتی کوشت ئامادەی تۆمارکردن و ئاوڕی لێ نادرێتەوە. ئەو چاوەڕێی پشگیریە و ئێمەش چاوەڕێی بینینی کارەکانی.